بە پاساوی ڕێخستنەوەی مۆڵەتی کۆمپانیەکانی حەج و عومرە تا ئێستا لە هەرێم دەست بە ئەنجامدانی گەشتی عومرە نەکراوەتەوە. ساڵانە لە دوای ئەنجامدانی فەریزەی حەج ماوەیە گەشتی عومرە دەوەستێت، بەڵام ئەم ساڵ حکوومەت بڕیاری داوە تا لێپێچینەوە لە کۆمپانیەکان نەکات دەست بە عومرە نەکرێتەوە. بە تایبەتی ئەوانەی بە فەرمی گەشتی حەجیان نەکردووە و کۆمپانیەکان هاوکاریان بوون. بەپێی بڕیاری وەزارەتی ئەوقاف و بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان ئیشوکاری عومرە ڕاگیراوە بۆ 15 محەڕەم کە ڕێکەوتە بێ لەسەر لەگەڵ 21 حوتی 2024 ئیتر لەوێەوە دەست پێکرێ بە ئیشوکاری عومرە ئەو کۆمپانیانەی کە پێیان خۆشە داواکاری پێشکەش بکەن بۆ بەڕێکردنی عومرەکاران و ئیشوکاری عومرە، ئیتر ئیشوکاری ئەوان ئیشوکارە ئیداریەکانیان ڕۆتینات دەست پێکە. بەشێکی پەیوەندی هەیە بە حەجی ئەم ساڵەوە، بەشەکەی تریشی ناکرێت لەبەرەوەی لە ساڵانی ڕابردوو کۆمپانیەکان خەڵکیان بردووە بۆ عومرە وەک پێویست ڕێز لێگیراو نەبوون. عومرەکاران ناکرێ هاوڵاتی هەرێمی کوردستان بڕن بۆ عومرە و واجبەکەیان ئەرکە دینیەکەیان وەکو خۆی جێبەجێ لە هەمان کاتیشا بۆ پرۆسەی حەجی ئەمساڵ ئێمە لە ڕێگەی نووسینگەکانەوە ڕێگەی وەزارەتی ئەوقاف بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان زۆرمان تەکلیف و داواکاری هەبوو کە خەڵک مخالفەی یاسانەکە، بەداخەوە کە ئێڵێ مخالفەکان گەیشتە و ئاستەی کە تەسریحەی وڵاتی سعودیە باجەکانی وڵاتی سعودیە تەزویر بکرێن لێرە حاجیەکانی ئێمە خاوڵاتی ئێمەی پێ بڕوا بۆ سعودیە لەوێش هیچ کەڵکو و بەهایەکی نەبێ. ناسانم ناتوانم بڵێم کۆمپانیا کردوێتی یانەیان کردووە. بڕیارە 21 تەمووز دەست بە ئەنجامدانی عومرە بکرێتەوە، بەڵام عێراق گەشتەکانی دەست پێ کردووەتەوە و ئەم گرفتە تەنیا لە هەرێم هەیە. کۆمپانیەکانیش داوا دەکەن ڕێوشۆنەکانیان خێراتر بکرێت. ڕێنمایی بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەیەوەیە ئاڵێ لە دوای 21 مانگ ئەبێ گەشتەکان دەست پێ بکاتە چونکە ئاڵێ ئەبێ هەموو کۆمپانیەکان کاروباری یاسایی خۆیان تەواو بکەن، باج و زەریبەیان هەبێ بیدەن، دواتر عەقدی تازە ببەسن. بۆیە لە دوای ئەو بەروارە دەست پێکا، بۆیە داواکارین ئێمە لە لایەنی پەیوەندیدار و بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان دوایەمە ئیشوکار و ئیشوکارە قانونیەکانمان تەواو کرد، کاراسانیمان بۆ بکەن و دەست پێ بکەین و بتوانین زیاتر خزمەت بە میوانانی ماڵی خوای گەورە بکەین لە مەوسیمی تازە ئینشاءالله. زیاتر لە 130 کۆمپانیا حەج و عومرە لە سلێمانی هەن جگە لە پارێزگاکانی دیکە. حکوومەت بە تایبەت ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ئەوقافی ڕاستپاردووە لێپێچینەوە بکات و ئەو کۆمپانیایانە سزا بدرێن کە کەم تەرخەم بوون لە شێوازی بردننی خەڵک بۆ حەج و لەوەیە گیانیان لە دەستداوە.